ئەو پرۆسە داگیرکاری تورکیا لە ساڵانی نەوەدەکانەوە بوونی هەیە و بەردەوامی هەیە و هەروەها بێدەنجەکەی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش ئەمڕۆ نییە هەر لە زووەوە لە ڕاستیدا نەک هەر بێدەنگ بوون هەندێک لایەنی سیاسی دەست و دەوریان هەبووە لەوەی کە ئاسانکاری بۆ هێز و سوپای تورکیا کراوەکە بێتە ناو خاچی عێراق و بنکە و بارەگاکانی خۆی قایم بکە و گوند و دێهات و ڕز و باخی خەڵک وێران بکە و خەڵک شەهید و بریندار بکە لە ڕاستیدا ئەمە ئەو پەڕی با بڵێن نانیشتیمان پەروەریە کە تۆ خاکەکەت داگیر بکرێ هیچ دەنگت نەبێ و هیچ قسەیەک نەکەیت و هیچ هەڵوێستێکت نەبێ ئێمە هەر بۆ ئاگاداری بەڕێستان وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا ینی لەگەڵ ژمارەیەک لەو پەرلەمانتارانەی هاوڕێمان لە بەغدا لەم چەند ڕۆژە ڕابردوودا هەوڵێکی جدیمان داوە هەڵوێستی خۆمان ڕاگەیاندووە لە بەیاننامە ئەوانە لە هەمان کاتیشدا ئیمزامان کۆ کردوێتەوە پەنجاوێک ئیمزامان کۆ کردوێتەوە بۆ ئەوەی لیژنەیەکی هاوبەش لە لیژنە پەیوەنددارەکانی ناو پەرلەمانی عێراق پێک بهێنرێت لیژنەی ئەمن و ئاسایش لیژنەی پەیوەندەکانی دەرەوە بۆ ئەوەی تحقیق لە وردەکاریەکانی ئەو پرۆسە داگیرکاریی تورکیا بکەن بە تایبەتیش ئەوەی پەیوەندی بەدار بڕینەکانی ئێستاوە هەیە لە هەرێمی کوردستان و بڕیارە ئەوە لە جەلسەکانی داهاتوودا ئەو لیژنەیە پێک بهێنرێ بۆ لێکۆڵینەوە و بەدواداسوون بۆ ئەم پرسە بێگومان ئایندەی هەرێمی کوردستان هەم لەو حکومڕانیە شکست خواردەی کە لە هەرێمی کوردستان لەلایەن حزبە دەسەڵاتدارەکانەوە هەیە و هەم بەهۆی ئەوەی کە دەستێکەڵکردن لەگەڵ وڵاتانی دەر و جیران دائیما ئەو حکومڕانانەی و ئەو دەسەڵاتەی کە پشت بەگەلەکەی خۆی نەبەستێ و لە ناو خۆدا بێهێز بێ و شکست خواردوو بێ هەمیشە پەنا بۆ هێزی دەرەچی دەبات بۆ ئەوەی پشتی پێ بەستێ لەبەرەوە لە ڕاستیدا لەم دۆخی ئێستادا من پێم وایە کە دۆخی هەرێمی کوردستان خراپە بەرەو خراپتریش دەچێت لە ڕاستیدا ئەوەی کە پێویستە بکرێەوە هیچ گفتوگۆ و مناقەشەیەک هەڵناگرێەوەیە کە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پێش حکوومەتی فیدرالی عێراق هەڵوێستی جددی هەبێ و پارێزگاری لەسەروەری خاچی عێراق بکە لە پارێزگاری لەسەروەری خاچی هەرێمی کوردستان بکە و لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرگری بکات و هێز و لایەنە سیاسەکان بەجددی بێنە سەرخات بە یەکگرتووی مووقیفیان هەبێ کە باس لە یەک ڕیزی و یەکگرتووی دەکرێت فەرموو ئەمە پێویستی بە یەک ڕیزی و یەکگرتوویە کە بەیەکەوە بەرامبەر بە هێزێکی داگیرکاری وەکو تورکیا بوەستنەوە ڕێگە نەدەن خاچی هەرێمی کوردستان داگیر بکرێەوە هاوڵاتیان شەهید و بریندار و دەربەدەر بکرێن.